نزیکەی 5 ساڵە بەشێکی زۆر لە فەرمانبەرانی گرێبەست کە لە دام و دەستگاکانی حکوومەتدا کار دەکەن نەکراون بە هەمیشەیی و تا ئێستاش هیچ بڕیارێک لەبارەی چارەنووسیانەوە نەدراوە. ژمارەیەک لەو فەرمانبەرانە بە نوێنەرایەتی زۆرینەی فەرمانبەرانی گرێبەست لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان گرتبوونەوەیەکیان ئەنجامدا و داوایان کرد ڕاژەکانیان بکرێت بە هەمیشەیی. بە شاهیدی ئەو دەستگایانەی کاری لێ دەکەین ئەرکێکی قورس و موچەیەکی زۆر کەم جێبەجێ دەکەین. ماوەی چەندین ساڵیشە سەرەڕای ئەوەی پەرلەمانی کوردستان بە یاسا هەمیشەیی بوونمانی دوای 3 ساڵ خزمەت بڕیاری لێداوە حکوومەتی هەرێمیش چەندین جار بەڵێنی بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەستی داوە. بەڕێزان زۆرینەی فەرمانبەرانی گرێبەست نەک تەنها ماوەی یاسایی خۆمان تەواو کردووە بەڵکو ساڵانی خزمەتمان لە نێوان 4 بۆ 15 ساڵدایە و تا ئێستا نەکراوینتە هەمیشەی. هاوکات لە سیستەمی پاشەکەوتی موچە ئێمە زەرمەندی یەکەمین و بەنیوە موچە کە زۆرینەمان تەنها 200,000 دینار لە مانگێکدا هەیە و دەوامی تەواوەتی خۆمان کردووە. لە ئەرێکدا نەبڕین و لاتان ئاشکرایە لە ئێستاشدا لە 121 موچەکانمان دەبڕن بەبێ هیچ ئیمتیازات و حسابی فەرمانبەرێکمان بۆ دەکرێت کە موچەکەی لە ملیۆنێک دینار زیاترە. لە هەرێمی کوردستان نزیکەی 26,000 فەرمانبەری گرێبەست هەن. لە دوای ساڵی 2014 و قەیرانی داراییەوە گۆڕینی ڕاژە و دامەزراندن و پلەبەرزکردنەوە وەستاوە. پاساوی حکوومەتیش بەناو قەیرانی داراییە، بەڵام فەرمانبەران بە دووری دەزانن هۆکارەکە پەیوەندی بە قەیرانی داراییەوە هەبێت و هۆکارەکەی بۆ گەندەڵی دەسەڵاتداران و بێباکیان بەرامبەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دەگەڕێتەوە. بەڕاستی ئێمە کۆمەڵێک فەرمانبەری گرێبەستین ئەوەی کە لێرە ئامادەین، بەڵام ڕۆژەی گشتیمان 24 نزیک بە 5,000 کەسە لە 3 ساڵەوە تا 15 ساڵمان تیا بەداخەوە. ئێمە هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزە ڕێنمایی یاساکانی خۆی بگرێت. ئەو یاسانی کە ئێمە داوای یا ڕێنمایانی کە ئێمە داواکەین جێبەجێکە ڕێنمایی ژمارە 39 ساڵی 2013 کە هەموو فەرمانبەرێک گرێبەست دوای جێبەجێکردنی 3 ساڵ گرێبەست ئەوێ بکرێ بە ڕسمی. ئێستادا 316,000 وەرەگرین ئەوەی کە عەقدەکەی بڵێن شەهادەکەی دیبلۆم بێ بە گرێبەستی 400,000 مانگانە دەوامەکە ئەوەی کە بەکارێژ بێ بە 500,000. ئێمە ڕێژەی لە 21مان لێ بڕێ ئەو کاتە دابەزێ بۆ 316. ئەوامە یەکەم هەوڵمان نییە، چەند هەوڵێکی ترمانیاوە بۆ هەمیشەی بوون، بەڵام کێشەکەی حکوومەتی هەرێم گوێ لە ڕای 24,000 فەرمانبەر ناگرێ کە دڵسۆزترین چینن ئەم چینێ فەرمانبەرانی گرێبەست بەهۆیەوەی بە موچەیەکی زۆر کەم تەنانەت لە کاتی بایکۆت و لە کاتی کەرەنتینەیە بەشێکی زۆرمان دەواممان کردووە و ئەرکێکی زۆر قورس بەجێنی بە موچەیەکی کەم. موچەی فەرمانبەرانی گرێبەست لە نێوان 200,000ەوە دەست پێ دەکات و بەرزترینی 500,000 دینارە. لەگەڵەوەشدا خزمەتیان بۆ هەژمار ناکرێت. داواکاری ئەوان ئەوەیە ئەگەر حکوومەت پاساوی قەیرانی دارایی هەیە و ناتوانێت دەستکاری موچەکانیان بکات، تەنها خزمەتەکانیان لە گرێبەستەوە بۆ بگۆڕێت بۆ هەمیشەیی و موچەی زیادەیان ناوێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. حکوومەت لە ئێستادا کار دەکەن و وەکو ئاماژەیان پێکرد لەگەڵ